پێدانان هەڵەکانی مرۆڤ زۆر و گۆڕە دانی پیادانێم گیانم دەگۆڕە شەوان بەرلاوای سار لە سارینکە ڕاستی دەڵێم و لە خۆم نەبورم ڕاستی دەڵێم و لە خۆم نەبورم ئینسانی عینات لە قوردا چاکە گەر ڕاستی ناڵێ ژیانت دەفەوتێ لێبوردن باختە واری بۆ دەنێ سەرکەوتنی تۆم سۆگەر دەبێ سەرکەوتنی تۆم سۆگەر دەبێ ئاوێ نەبکە بە هەڵێ ژیانت دانی پیا بنێ بە هەڵەکانت بەرامبەرەکەت بخوێنە ڕاوە خۆپەرستی لە دڵت بسراوە خۆپەرستی لە دڵت بسراوە من عاشقی ئاو هەولێرە هەرچەند محەممەد بەرە مامۆستا ئەو بۆچی لێرە دانیشتووی؟ مامۆستا ئێرە جێی باب و باپیرانمە ئەوە لێرە لەدایک بوویمە مامۆستا ئەو گەڕەکە تاریخی ئەو شارەیە مامۆستا ئێرە تەعجیلە مامۆستا نەک ئەمن لێرە لەدایک بوومە بابیشم لێرە لەدایک بوو یعنی ئێوە لێرە نەماون؟ ئەمە مامۆستا تو زۆر عەنتکێزانی کورەکە ئەو لێری مامۆستا ناو شاریمە هەمووی کەتە پشت 150 مامۆستا ئێستا من کرێچیمە مارم لە پشت 150ە ئەها یعنی ئێستا کەس لێرە ناژین نەما مامۆستا ئێستا و گەڕەکانت دیتە بوویتە جێی گەراجی سیار مامۆستا هەموو وڵاتێک مامۆستا لە دنیاە شانازی بە گەڕەکە کۆنەکانی خۆی دەکات لەبەرەوەی تاریخی ئەو شارەیە وایە کەلتوری ئەو شارەیە شارستانیەتی ئەو شارەیە مامۆستا بەس ئیمە خەڵک لە باتی توالێت بەکاری دێنی مامۆستا دەبی ئەو گەڕەکانە ئیحتیمام پێ بدرێ مامۆستا نۆژەم بکرێتەوە دەبی ئەو گەڕەکانە هەزار گەڕەکە نوێیەکانی بە قوربام کرێ لەبەرەوەی ئەوە تاریخی ئەو شارەیە مامۆستا ئەوەیە لە دەوڵەتان بەوەی دەناسرێ نەک بۆ شارە نوێیانە مامۆستا ئەو گەڕەکانە نمونەی پێکەوە ژیانن گەڕەکی ئێوە لەو گەڕەکانەیە کە زۆربەی پێکهاتەکان مامۆستا بەیەکەوە دەژیان ئەمە عەرەبمان جیران بوو تورکمانمان جیران بوو جوومان جیران بوو مامۆستا هەموو وەکو برایان دەژیان ڕاست دەکەی محەممەد هەری کە سەودینی خۆی و نەتەوەی خۆی مامۆستا ئەدی مامۆستا ئێستا پێویستە ئەو گەڕەکانە مامۆستا وەچی چاوی خۆمان پارێزین داوا لە حکوومەتی هەرێم دەکەین ئەو گەڕەکانە نۆژەن بکاتەوە ژیان سەر لە نوێ دەست پێکاتەوە مامۆستا دەمەوێت پیاسەکەم لەگەر بکەی و بەناو شەقامەکانی و گەڕەکەیدا بڕۆم و یەک گۆرانی محەممەد ئەحمەد ئەربیلیم لۆ پێکەی وان دەکرد دان پێدانان وەرە دەشتی وەرە چت لێ دەوێ ئیشم بە دەشتێ کاکە چی شتەیە چت دەوێ کاکە شخصی مۆزوعەکە جێ خۆت بگرە دای دەشتی وەرە پێش ئەو ئەتوو بە مامۆستات گوت بوو ئەمە شعرم دەنووسی هاتبووی ها نەخێرەوە پێی نەگوت بوو تلو تەداخل دەکەی کاکە تەداخل دەکەم محەممەد ڕەحمەت لە بابت مامۆستا ئەو وڵاتە ئەو شارە هەمووی غەڵەتە ئەتلۆ بەس یەخەی من دەگری محەممەد ئەتی وەکو نمونەیەک بەکاردێنم جلۆمی دەکەی نمونە بابە خۆ من خەشمەر نیوە محەممەد حاشاک دەمەوێت لە ڕێگای تۆ ئەو هەڵانەی کە هەیە ڕاست بکرێتەوە یعنی ئەمە نمونەمە بەڵێ بارەی پێ نموزەش بەڵێ فەرموو محەممەد بەرنامەی دانپێدانان یەکێکە لەو بەرنامانەی کە کۆمەڵێک هەڵی ژیان هەیە
من لە ڕێگەی جەنابتەوە دەمەوێت ئەو هەڵانە خەڵک دووبارەی نەکاتەوە. کورە مامۆستا چاوەکەم بڕۆ ئەو دەرێ نییە بڕۆ بگەڕێ لە کۆرانە لە فەرعان زەلام بێ چاوت دەستە ناو چاوت. کورە مامۆستا هاتا دوونێ پێرە هاواری دەکردێگۆ ئاومان نییە ئێستا ئاوی هاتەوە ئەو بەری مارێ و ئەو بەری مارێ نییە هەمووی دەشواتن سیارەی دەشوارە پێش مارێ بە سەعات ئەدی ئاوکو دێمنێ مامۆستا. ئەمن ئەو بڕیارەم زۆر بەدڵە دەڵێن ئەوەی ئاوی بە فرۆ بداتن یەکسەر غەرامە دەکرێت و لێپرسینەوەی لەگەڵ دەکرێت. وەڵڵا ئارێ وەڵڵا دەبینی محەممەد ئەو زەمە حەقمان نییە گرنگ ئەوەی بڕیارەکە درایە. حیاتی یەک پارچە یاڵڵا کاکە با بەرنامەی خۆمان دەست پێ بکەنەوە. دەست پێ کە هیچیشم نییە ئەتو وازدە دەشتی بینە کاکە قاتل باتڵم دەشتی بڕۆ دواوە دەشتی بڕۆ دواوە. محەممەد ئەو بەرنمەیەشمان تەواوکەری بەرنمەکەی ئەڵلقەی یەکەم و دووەمی پەروەردەی منداڵە. ئێستا واز لە پەروەردەی منداڵ محەممەد پەروەردە لە منداڵیەوە دروست دەکرێت لە باخچەی ساوایانەوە دروست دەکرێت لە نێو ماڵەکان دروست دەکرێت. محەممەد لێ ئەو کۆمەلگایە تێک چووە جۆ بە من چا دەبیتن بەڵێ پێویستە هەموو لایەک هەوڵ بدەین. یعنی ئەمن کابراکم دەتوانم کۆمەلگای بگۆڕم بەڵێ هەموو کەسێک لە ڕاستە خۆی دەتوانانی کۆمەلگا بگۆڕی بەڵام ئێمە تەنها چاولێکەری دەکەین تەنها لەبەر ئەوەی ئەو خراپە دەبی ئەمەش خراپ بین پێویستە ئێمە بگۆڕین. ئافەری مامۆستا وەڵڵای ئەم فکرم کردەوە دەزانی هەموو کەسێک لە توانایدا گۆڕانکاری دروستکە. بەڵێ جەنابش یەکێکی لەو کەسانە کە لە ڕێگای هونەرەوە دەبی هەوڵ بدەیت. مامۆستا بەزەم زرام زۆر ئاخر نیمە نازام هەزەکەم نەزەحەت ناینم. نا نەجەعەت دێنی محەممەد با دەست پێ بکەین. بەڵێ مامۆستا محەممەد گوتمان چەند خاڵمان مایە؟ 5 ئەو خاڵانە نامانەوێت لە بیرمان بچیت پێویستە ناوی دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی بێنین چونکە ئەو خاڵە جوانانەی پەروەردەکردنی منداڵ بۆ ئێمەی نووسیوە. وەڵڵای ڕاز دەکەی مامۆستا تەبیبی دڵ و دەروونمانە. زۆر باشە محەممەد ئێستا چەند خاڵمان ماوە؟ مامۆستا 5 خاڵمان مایە. ئەی ئافرین ئەرە وەڵڵا مامۆستا. محەممەد بەڵێ مامۆستا با دەست پێ بکەین. بەڵێ مامۆستا. خاڵی شەشەم لێکدانەوە و ڕوونکردنەوە بۆ منداڵ. ئەو خاڵە یعنی چ؟ مامۆستا زۆر ئاسانە ئەتو دەتەوێت بە عملی پێت برێم ئەمە زەرامەکی زۆر ئاخر نیمە دانیشتم بە فەلسەفە قسە لۆ بکەم. ئەیدی ئەڵڵا مامۆستا بۆ نمونە ئێستا ئەگەر کوڕەکەم لە برایەکەیدا شەقەچی لێدا ئەمن یەک شاپی لێ دەدەم. ئەگەر بێت و کوڕەکەم پرچی کچەکەمی ڕاکێشا و ئەم نێژ نییە ڕادەیگرم و لە دوو خۆم ڕادەکێشم خەلاف ئەک ئەمرن نەمینێ ئەرێ وەڵڵا کوڕم ئەمر کوردبی ئەرێ وەڵڵا ئەدی پێم نەگۆتی لە پەروەردە لێدان و هاتووە هاوار و چاوسورکردنەوە نییە. کورە دەرەی زەمی لێ زیرانمانی دوعام لێ دەکەی. محەممەد ئەتو هەر دەگەڕێەوە دواوە. مامۆستا زەلامەش کەودەریمە تێناگەم. دەزانم کەودەری محەممەد دەزانین دەبی چ بکەی؟ چ بکەم مامۆستا؟ ئەگەر یەکێک هات و با بڵێ منداڵەکە لێکەچیدا دەبی بە منداڵەکەت برێ ئەو منداڵە تووڕە دەبی و یاری لەگەر ناکە. هەر نابی بڵێ وەمەکە ئەو هامەکە ئەوەی مەشێنە لە جیاتی ئەوەی کە لە منداڵەکەی دەدەرێ کوڕ ئەو منداڵە گوناحا دوای شوێنێکی ئازاری دەخوا منداڵە لێ تووڕە دەبی دوای یاری لەگەر ناکە لە جیاتی ئەوەی شەق لە برایەکەت بدەیت تۆ پەچی دەدەیە دەستەی دەرێ شاب لەو تۆپەی بدا. مامۆستا بەڵێ مامۆستا قسەکەتەوە بەزەمە زۆر تۆپتۆپانیمان پێکرایە وەڵڵاهی نییە هەند تۆپتۆپانم پێکرایە بە قورعان ئەم شتە ناستە عەقری من. محەممەد دەبی بچی کەودەریمە پێم نەگوتی دەبی بچی ناچی کورە دەبی بچی خۆ تووڕەمەگە دەشتی نییە بەخۆ وەڵای دەرت دەکەم. وەڵڵاهی ئەوەت پێ دەکرێ وەڵڵاهی هەم قسەکرد ڕاز نەبی ئەوەت ڕاستە لەبەر ئەنگۆشتی نییە وەچی قیچەک دێتە سەرتا ڕاست دەلامی دەردەکەن لە جێ خۆی. ئەدیکە ئیشەکەی بەڕێک و پێچی نەکەی ئەمە بێم نیچەوانە دەماز بکەم. محەممەد دەبی بری هەڵام غڕەت نیمە بری هەڵام کورە غەرەت نیمە حەزەکەی دەرم کە دەشتی وەڵڵا تەواو نەکەی ڕاوەسە مامۆستا قوربان بم ڕاوەسە حیاتم ڕاوەسە سەحبەتمان کردوە چیە هەر فشەفش فێرە فشەفشم بخۆم دێڵە محەممەد مامۆستا ئەو ئەحمەد و قەیسەنیە زۆر بێعارن دائیمە دار و دیواریان دەنووسی مامۆستا ئەو دیوارەیان دەمارێ نەهێشتی هەندی خەڵەمی بە خەڵەمی بنووسن ئەم شەمزار تهدیدم دەکردن دەمگۆ وەڵڵاهی ئەو جارە دیواری بنووسن نییە دەخیلەکەتان دەشێنم دەچم سبوغی پێ دەکڕم دیواری پێ دەسترم سبوغ دەکەم.
ئەیافرم ئاه ئەیافرم ئەوە زۆر پەروەردە چی باش باشە مامۆسا محەممەد لە بەبێ ئەخریش بۆم گوتیا نانانەواز بینە عزیزی خاڵی حوتەم خۆ کۆنتترۆلکردن محەممەد کۆنتترۆلکردنی منداڵ یعنی چ مامۆسا کۆنتترۆلکردن خۆی کۆنتترۆلکردن وڵی نازانام مامۆسا هیچ نازانی هیچ ئەی نازانام کاکە خۆ فێر نەکراینە محەممەد کاتێک کە منداڵێک هەڵە دەکات دەزیڕێنی ئەتو چ دەکەی من زڕی قەی زیڕە بەناوبانگە ئەحمەد منزر ئەدی شەوشیلان شەونوشی لە مامۆسا بەسپارم پێ سرف دەکات محەممەد ئەوزە پێم وەچی دەزیڕێنن چ دەکەی مامۆسا ئەو قەیسە دیتیە سەرکەست و قەیس مامۆستا وەچی قیژەی لێ دەدا وەچی منزڕی دەگری مامۆستا شابی لە ئاردی دەدا مامۆسا وەڵڵاهی سەد ئیسعافیش نایگاتێ ئێمە ڕاڵ لەسەری هاوار دەکەم هاوار دەکەم دەرم وەڵڵە ئەو جارە هاوار بکەی کەفوت دەبڕم وەڵڵاهی ئەو جارە نییە سەر دەبڕم هاوار بکەی لە مرافقت دەکەم مرافقە لە ناخۆشە مامۆستا دەزان وە ناکەن سیقیان نەما ئێستا فشیان پێم دێ محەممەد دەبی جوان کۆنتترۆلیان بکەی محەممەد ئەو شتانە غەڵەتە چاوەکەم برای ئازیزم غەڵەتە مامۆستا چاوەکەم هەر دێنەوە سەر خاڵی سفر مامۆستا ناینەوە سەخار سفر بەس ئەمن دەمێتن دام بەوەی دابنێم کە ئەمن پەروەردە چ سەقەت کرایمە لۆیە من ئێستا ناتان منداڵەکان بە جوانی پەروەردە بکەم محەممەد لە کۆنتترۆلکردن نابی منداڵ نازدار بەخێو بکرێت ئەتوو بەس پێم برێ قەیس خەیس قەیس بەچی دەچووە باختەی ساوایان ئەتوو چ دەکرد واللهی مامۆستا عەرزی جەنابت کەم ئەو قەیسە دیتیە مامۆستا ئەو قەیسە قەناعەت هەبی مامۆستا نانمان بەدەوی وەردەکرد باوەڕ بکە مامۆستا مۆبایل قسەکت پێ برێ مۆبایلمان دەدایە هەتا دەچۆ مەکتەبێت تەماشای دەکرد ئەوە خواردنمان بەدەوی وەردەکرد مامۆستا قەناعەت هەبی مامۆستا جلکمان لەبەر دەکرد قۆنرەمان لەبەر دەکرد دەم بردە مەکتەبێت جەمتام لەو هەردەگرت لە سارێ دەم هینا خوارێ مامۆستا ئەو قەیسە چی لێ دەرچوو والله ڕۆژە چی لە مەکتەبێ مامۆستا قۆنڕێی لەبەر بووە هەتە مشە ئەولای کرد بزانی ئەمە نینێ لەوێن لەبەریکەین فێرمان کردی ئەمە لەبەریکەین مامۆستا بووە قەشمەرجاری نیاو برادەرەکانی ڕاهاتەوە بە گریان گوتی مامۆستا قەشمەریان پێکردم لەبەرەوەی زۆر بە نازداری بەخێوت کردیە ئەجا ئەو قەیسە لەوێ دەرچووە قەیسڕە محەممەد چاوی باز دەکەم مامۆستا قەیس گەلە عەتیکێ مامۆستا ئەقەیدینیا ئەدی محەممەد بابێنە سەر خاڵەشکە خاڵی خاوبوونەوە و کامەرانی مناڵ دەبی هەست بە خۆشی و ئارامی بکە باشە محەممەد یەک پرسیار ئەتو هەموو زاردری منداڵەکانی من دوژمنیان مارەیە محەممەد لە مارین و چ هەیە ئەوە بە چ پێ دەکەنی محەممەد کورە لێم گەرە مامۆستا با پێ ئەی لۆ پێ دەکەنی کورە مامۆستا لە ماری مەچەیە عەزیزم لەقەمان پێ دەکەنم بەس شەڕەشاپەیە بەس پەقپوری لە یەک دەگرین قۆندرەی لە یەک دەگرین والله مامۆستا من نییە یەک خۆکم هەیە خۆک هێ لە بەبانانەی بە کەونتەری دەکەم ئەخر لۆ لەگە چێ و شەڕەت هەیە مامۆستا لە گەژنەکەم بە شەڕدی یعنی لە پێش منداڵەکان ئەنگۆلەکە خێزانی خۆتان بە شەڕ دێن ئەرێ والله وەچی جێشی ئەڵمانیای نازی و بەریتانی بەرامبەر یەک ڕاوەساینە ئەرێ والله مامۆستا شتی لە یەک درێگرت جاروی خۆم لا دەدا زۆر خەتەرە زۆر هەر ماڵک ئەگەر بێت و داک و بابەکە لە پێش منداڵەکەی بە شەڕ بێت ئەو ماڵە وێران دەبی سەعادەت و خۆشەویستی تێدا نامینێ مامۆستا نەمایە حیاتم لەمانی مەژ نەمایە پەروەردە نامینێ مامۆستا لۆیە منداڵەکانم ئێستا نییە حەزیان لێ بەس لە دەرێگەمەی بکەن لە مارێ بەس ناخۆشی دەبینن بەس شەڕی دەبینن محەممەد لە بۆ ئاوێنەی ئەو کەسانەی ئەو ژنومێردانەی بە شەڕ دەین لە پێش منداڵەکانیان بەزانم چت هەیە لە بۆیە ژن و مێردەکان ئەی ئەو کەسانی کە لە ماڵێنە لە پێش منداڵەکانتان بە شەڕ دێن قەناعەتتان هەبیتن خراپترین شتە تکا دەکەم وە بکەن نییە منداڵەکانتان هەست بە شەڕەکانتان نەکا هەست بە ناخۆشیەکانتان نەکا ئەخر دوایە تەئسیر لە نەفسێتی منداڵەکانتان دەکا مندارەکی ناتڕن دروست دەبیتن محەممەد دێنە سەر خاڵی کۆتایی نابێ هەموو کات خەڵکمان پێ هەڵە بێت و خۆمان پێ ڕاست بێت یعنی نابێ بەس نییە بڵێ ئەو مناڵە هەڵەیە کاکە دەبی جێرە ڕابگری بەبی هەست بە بوونی خۆی بکە مامۆستا مەولانە خالید قسەی زۆر جوانی هەیە دەڵێ حقیقت لە ئاسمان بەر بوو بە هەزار پارسە هەر پارسەشی بەریەکەچی کەوت
کەواتە نابی خۆمان پێی ڕاست بیتن کەواتە هەریەکە و تۆزە لە ڕاستی لەکنە ئەوە نیە بەس ئەمە ڕاست بە ئافری مامۆستا زەلام هەیە تەنها خۆی پێڕاست ئەم عالم پێ هەیە غەڵەتە. نمونە زۆر زیندوشمەیە وەکو چێ سمایل دۆشکەی خەزورم ئێ مامۆستا بەس خۆی پێ ڕاستە آه. زەلامەت عینات کە لە ڕاق قەنەعەت دەبی مامۆستا ئێ کڕۆنەت دیتوێ کڕۆنە ئەو نەخۆشیە ئێ ئەو نەخۆشیە پیا بوو مامۆستا هەموو عالم پێدەمر سمایل ئینکاری دەکردێک و کڕۆنی نییە کڕۆنە درۆیە یعنی زەلامەش بێخرە لە قسەکردنی یا- دێگە نییە کڕۆنە ئەوە هەموو درۆیە تیجارەت هەدەیگۆ یعنی جەمعاتی مازرە ئەوەیە مازرە شەی مازرەشە مامۆستا واللهی پلکم لە تەنیشتی مرد دەگو نانە کڕۆنە نییە کورە دکتۆر دەیگۆ کڕۆنەیە عالم دەیگۆ کڕۆنەیە های سراو لە عقل دەیگۆ کڕۆنێنی و بۆ کۆرسڕۆر ئەوەی کردیا زەڵتەلیدا سراو لە عقلی اسماعیل دۆشکە سمایل دۆشکە ماستا بە حاج تەخەی نەکرد ئەوە دووبارێ حیوارە دووبارێ حیاتم. محەممەد لە کۆتاییدا مەچمان نەما بەڵام بەگشتی چت هەیە لە بۆ ئاوێنێ و پەروەردەکردنی منداڵ لە کۆتاییدا دەڵێم دایکەکان باوکەکان منداڵەکانتان جوان پەروەردە بکەن لەبەر ئەوەی ئەو منداڵانەنە دەبنەوەی داهاتوو ئەو منداڵانەنە کە وڵات بەرەو پێش دەبن ئەگەر بێت و کۆمەلگا خراپ بوو ئەوە نییە بگەڕێنەوە پاش ناو ماڵی خۆتان و پەروەردەکانتان خراپ بووە وەسەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵی وبەرەکاتوه. قیافر ئەدلۆ دەتگۆ خراپمە من ئەمن گەمژە و بەخۆی نەزانم بامسا ئەو هامە بەس بۆچی دێمە ناو ستۆدیۆی هەز دەکەم ئاخرە یەکەم دەگەڕێتەوە ئاخرەکەم زۆر دەگەڕێت باشە محەممەد پارتی یەکەممان کۆتایی پێات بەرێ مامۆستا. ئێستا دەچنێن ناو خەڵکی دان پێدانان ئەو هەڵانەی کە خەڵک دەیکەن ئەوانیش دانی پێدا بنێن ئەجە مامۆستا هێ دەم بەیەکێن دەر هەموو جارێ ناری مفاجە ئەیە مفاجانێ زوو کەشوکە گەنا بەخوای لە ڕێشتە کلۆ دەکڕم بەرتی لێت دەدەوێت پێت کەشف دەکەم ئەمن بەرتیلی لە بابێ خۆشمەر ناکەم وەردی کەشف بکەم ئارێ وەڵڵا کەشف بکەم چایم جارە چاکم لۆ نەکڕی بزانێ چەند نەدی بدی چاینی عزیز چەند نەدی بدی گوتم با دەم نەچێتەوە بەیەکێن دەرزۆ شاری کۆی جوان شاری حاجی قادری کۆیی بەڵێ شاری مامۆستا دڵداری شاعیر ئای ئافری محەممەد شارێکی زۆر جوانە بەڕاستی شارێکی هونەر دۆستن شاری شاعیران شاری هونەرمەندان مامۆستا بەس لێرە هەر ناستم ئەگەر هەموو دنیاوە بڕێت ئیلو والله هەتا گۆرانێکم لە سقۆی لۆ نەری ئەی زۆر باشە محەممەد لەما بینی کاکۆن و های بە سوڵتان تەرەم تەرەم یەڵە محەممەد ئێستا کە بۆتانی مۆنتێر ئەو گۆرانیە تێکەڵ دەکا یەڵە با بڵێنەوە کۆێ لەما بینی کاکۆن های بە سوڵتان مامۆستا ئێرە دێگەرەیە هێمیش دەزانم دیگەریە مامۆستاخە دێگەرە خۆی چییە؟ شعرەکەم لەسەر دێگەری لەواز مامۆستا ناکچی هیچ شعر و شتانە لەسەر دیگەری مەری یەڵە یەڵە دێ بڵۆ لێگەڕێ ئەی دێگەرە تۆن کۆنە دەوز بە ترس ڕۆدەی ترس بە چێ دەری ترسنەوە مامۆستا نایە لە شعرێکی يلا ڕۆدەی دان پێدانان وەرە ڕاوەستانی ئەلێرە زۆر بەدرە ناودار و بار و ئەڵڵا زان کۆیەگە لە خۆشە ها دام پێدانان واز لە پەروەردەکردنی منداڵ نایەنیتن ئەوڕۆ لە کۆی خۆشەویستین لە شارەکەی حاجی قادری کۆیی لەسەر پەروەردەکردنی منداڵ لەگەڵم بن وەرن وەڵڵا خۆشەویستان ئێستا گوتمانکە کە لە کۆینە ئەوە نەوزادی برادەرمە خەریکی لێدانەوەی فیزیە وەرن لەو سوتفەی خۆشتر نابی شتەکان بگژێنەوە شتەکان کاکە شتەکان بگژێنەوە کاکە دەرات لە نیۆڕۆ 16 جار فڕیدا کورە نەوزاد هاتەوە
نوزاد طبعا أولنية يكسر داخلي برنامج مكردي خوا أري والله يا خوا بخير. نوزاد كوي أحوالك أنا عدت بلا هوليري وهاتنا كوي بس برنامج ليرة وكين أتو يكم كسبيتو شي ما طبعا بي زور زور بخير بن أحوالك يورو 16 جارم لي دايت كذا برندم كان بخوم لي دمو بزان أو خيرش ما قرا يلا فرم بتينا جوري ورن فرم هلا سوني باشي ناوسيا شاره شاري أدي مني دناسي حمامة بخوم بتينا جوري أنا بيزدر كيف بابا توا ناريت أنا كلام بتينا جوري بابتين جوري ده باجة دي يلا باب روين ايه باش كاك نزلنا جوري فرم الله زور خوش حال الهير ذات الشب لا يقول لك دانش أري والله نوزا زور خوش حال بموروتهم ديت بتزدي من زیاتر خوشحال بم ئاو دانت کردەوە زۆر زۆر بەخێر بی قربان بس نوزا دوت سيوا برنامج كيما دام بيدانان خيزانية والله عدي دبيتن ماليش بين برخوك كانيش بين دێن شەوین دەوەرە ئازیز شەوین وەرە ئازیز وەرە وەرە تەخۆمە بخير بين ماما صح ورا إلى ماما صح ورا إلى ماما صح مشكلة نییە شاری وەرکن بابی أما بخير بين أنا تو بخير باش بخير بين طبعا خاتون اما خوش حالين او رو لگر كاق نوزادي هاو ري مثلا من داليمو هاو بولم لكوليج يعني زور خوش حالم او رو ديتم ولوي خوش حال ترم كاو رو وكو خيزانك دتان بينم ليرا زۆر سپاس دەنگۆش بەخێر بێن خۆشحاڵین بە ئامادەبوونتان بەڕاستی جێگای شانازیە کە هاتوین بەخێر بن زور سپاس كاق نوزاد برنامج كمان دام بيدانان او رو لسه پروردكرني من دالا باشا او من دارشتان هي تاو جوانا وكا ويجان دو من دارتان هي ونيا دوو کچی چاو شین و سەوزمان هەیە شین و سەوز مشەکەل او مواصفات بەداشیان دەچێت اي چاویان بەداشیان عمريان دريج بي باشا نوزات دميتن بيت بلم يعني باشا من دال قط روجك للروجان لمن دال الدايا والله محەممەد جان ئەمن لە منداڵ نادەم بۆ خۆم بەس جارویان منش لە ماڵی نیم داچی ئاگایلێتی نازام داچی لی دەدایان نا ئەویان نازان محەممەد اما اسالا خيزان دبر او خيزان دبرسم خاتون قط وبو مثلا من داري بترسيني وڵی کەم زۆر بەکەمی بەس ترسانەکەی وانە کە مندار زۆر بترسێت تەسیری لەسەر بمینێتەوە ترسانەکی وانە بەس منداریشی دەبی ئاگاد لێبی و لە پەروەردەکردنی و لە تەندروستی و لە هەموو بەشەکانی کرد هادي باشا مثلا اگر من دالكان لنا وخويان بشر هاتن كو كنترول عندك يعني كو ودك او من دالانا كنترول زیاتر ها کە خریان دەکەوە مەسەلەن منداری خوشکان ماها دەکەونە کنیەک یان ینی دەبتە هەرا بەڕاستی زۆری زعاتمان دەکەن بە زیاتر ئەمە لە ناویان دادەنیشینێکمان تیڕۆچیان و دەخوینەوە قسەی خۆشیان و دەکەین لەوها باشا نوزاد اتو دلي ڕوودەکەی دێتەوە تای مۆزعک باشا نوزاد امان اوندي مثلا اتوم ديتي التجربه شي تسان صاله تيلق من دالان يعني دلي هم من دالت خوش كرديا او هاشي لبو من داله كانت بۆ منداڵی خۆم ئارە وڵات چکە زان چۆنە محەممەد جەنەگە بۆ منداڵی خۆت وانەبی ناتوانانی بۆ منداڵی دەرێ و بۆ منداڵی خەڵک ینی ئەو حەزت هەبێ ئەو خۆشەویستت باشا خاتو شوين قد بربرسياريتي دايتو من داري او شاريخاني او نازدارا يعني ما بستمويا مثلا پش بخوي بستيتن بيلا وكيل بركيان هرچي بيتن راده دي دستي برسي بمراچنو دويني ها بەرێ بەڕاستی سەرتا تەمەنەکەشی گچکێ ناتوانانی هەموو بەرپسیارەکی بدێ دەستی بە زیاتر ڕای دێنی لەگەر خۆت مەسەلەن قاپشتنە کورسی ینی ناگاتە سەرمە جينري قام بيشتي اقلق سكي نا لە خۆی حەزی لێ بوو نانای قاپشتنێ نییە بە گوتکۆکەی زمانی بەس هەر حەزی فێربوونی هەبووە کە حەزی لێ بووە کە دەستی بداتە قاپەکان و یعنی بسملیان بکە ئەوەم کردیە کە ینی لە بەرامبەر قیل تەنیش خۆمەوە کە بەس هەر تۆڕەکەی پێدابینی بە قاپشتنیە دەنا بەرپسیارەتی حەزم لێ فێربی و بەس لە چاودێری خۆمەوە کە لە ئاگام لێبی کە بزانم چ دەکات ناکە لە بەروێ مندار زۆر دەبی ئاگات لێبی لە بەروەی لە هەموو شتەچی لە بیگەڕێنیەوە مندار زۆر ناسکی لە هەموو ڕۆچیەوە نوزات پێدەچیتن زۆر نازت دابتە شاری
ئەڵای محەممەدەوە منداڵی یەکەمەوە کچیشە بەڵ من کچ کوڕ فەرقی نییە ئەوە خی گەورە دەیدا بەڵام وەڵام محەممەد نازم دایتێ مامۆستا نەوزات لە پەروەردەی منداڵدا نازدان زۆر بە منداڵ کارێکی هەڵەیە نابێ زۆر ناز بدەیە منداڵ وەڵی نازم دایتێ بەڵام بەو شێوێژ نانی وام کردیە پشت بەخۆی ببستێ ینی منداڵێکی تەمبەڵ نەبێ ینی بۆ نمونە لە ڕێدەڕوا پێڵاوەکەی لە پێدا دەکەندرێ بۆ خۆی لە پێی کاتەوە بانجی داچ نەکە بانجی من نەکە ئەنی وام لێ کردیە ینی بۆ نمونە ئەو کەزی و تە قۆشتەکانی خۆیانی بکرێتەوە بۆ خۆی بیبەستێتەوە ینی کچی مناقرە محەممەد بەجددی لە شاری شارێ ئەتوو لە مارێت چ دەکەی چی ئیشەکی دەکەی وڵی لە ماری هیچ ڕووناکەم لا بۆ شتی ڕووناکەم وەیجان فێرمان کردێ لە ئابێ ڕوونەکە ئەدی بەجێدایە و بابە دەکەی باشە شارێ ئەتوو ئەگەر تویە مەکتەبێ باشە لەگە برادەرەکانت گەمەی پێکەوە دەکەن چەند شتی لە دوکانی هەڵدەگری دەگرێت فێرمان کردی یەک شتی وەنیە ئەو ناو یەک شتی هەردەگرێت وەیجان دەگرێت ئەتوو قەت دیوارت نووسە نا لەکنە منەوە برێ بەدەستی ناڵە دیوار هیچیت ئادی لەسەر چ دەنووسی وڵی لەسەر دەفتەری دەنووسی ئەی ئافریم ئەم وڵی ڕسمی نازانم دروستی بکەم ئەدی کوداکت دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانە بەشی شێوەکاری دەبی پێرە ڕسم بێتەوە هێشتا فێر نەبووە ئەستا فێر نەبوومە جارێ من دارم داکەم گەورانە دیوەیانە دەستان خۆشببووی زۆر خۆشحاڵ بووم ئەوڕۆ لێرکوانە بووم لە ناوە عائیلە هونەریەی کاک نەوزادی شانۆکار جەنابیشت وەکو شێوەکارێک ئیشاڵا ئەو عائیلە هەر بەختەوەردەبن لە کۆتایی دەمێتن لە ئێوارە خوانێک لە ماسی شکار لە هەولێر داوەتی مەبن زۆر خۆشحاڵ بووم زۆر سپاس زۆر سپاس بەخێر بێن بە خێراتی کەناڵەکەتانەکەین بەرنمەکەتان ستافەکەتان زۆر بەخێر بێن ماسەکەش دەخۆین تەواو خاتون زۆر سپاس دەستین گۆش خۆشببی بە خێراتتان دەکەم زۆر سپاس. محەممەد ئەو تفەنگە چییە لە دەستت مامۆستا تفەنگە ئەمە باسی پەروەردەکردنی منداڵ دەکەین ئەتو فێرە چەکەڵگرتنیا دەکەی کورە مامۆستا زای ئەو تفەنگەم لۆ دەستدایتێ لۆ دەمەوێتن بە هەموو خەچی برێم تفەنگەکان مەدەنە دەست منداران تفەنگەکان دەبیتن لە سەنگەرەکانی بەرگریبی مامۆستا نابیتن تفەنگ بکرێتە لە ئاوە و بدرێتە دەست منداران هەی ئافر دەزای مامۆستاوەی سلێ دەکەم چ لێ دەکەی هەر بژی بوو کەڵەی بدەنە دەست منداران دەبدوو بدەنە دەست منداران هەر بژی وەسەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه دەست خۆش محەممەد بەڕێ خۆشەویستان دام پێدانان لە کۆران بە کۆران دەگەڕێ مار بە مار دەگەڕێتن نییە تەواو ئەمن ئەو شتە تەقلیدی دەستچێنم دەچم لە دەرکەی ماران دەدەم مخابەلایان لەگە دەکەم کۆڵام بە کۆڵان زادە بە ئەجادا ئەو دەرکەیە وەڵام مامۆستاوە هاتە دەرێش مامۆستا کۆی حیاتم سحەت کووە پێر ئەو شتانە بەرمە کە ڕاست دەرکەی سەلام عەلەیکم باش مامۆستا ئەوە تەبانە زێ منی دەناسی بێژ ناکە بەڕێوە تو دەناسم لە کەناڵەکان زۆر جار تەمەشات دەکەم و مامۆستا ڕوخسەتی بێن زیندانیشی بەڵێ فەرموو. پرسیارە لێ بکەین بەڵێ فەرموو. وەڵڵا سەرچاو با بچینە وێندەر با بچینە وێندەر مامۆستا سەحەتت کووە سەرچاوان ناوی سەرچاو جەنابەت کۆڕنگ مەجید میرخان کۆڕێک مەجید میرخان ناوی سولاسیت گۆ ڕاز نفوست بە گۆڕێ وەرکرد بەڵێ بەڵێ عزیزی مامۆستا کۆڕەکە وەڵا نازم مامۆستاشی بەڵێ والله عندیکە هینە مالە دەب دەدەم مامۆستا دەمانەوێت لەسەر پەروەردەکردنی منداڵ قسەمان لەو بکەین پەروەردەکردنی منداڵ زۆر گرنگە چونکە کۆمەڵ خێزان یەک لە کۆڵەگە سەرچەکانی کۆمەلگا یعنی ئەتوو بتەوێت هەر کۆمەلگایەکی بناسی ینی لە ڕێگەی خێزانەکانەوە خێزانیش دەورێکی زۆر گرنگی دەبینێ چونکە 2000 ئەرکێکی گرینگە بۆ داهات و تاکێک لە کۆمەلگا بەرهەم دێنێت کە بە باشی و بە خراپی وەکو وێنای دەکەن جا ڕێزگرتن لە نێوان دایک و باوکەکاندا زۆر گرنگە ئەگەر لە قوتابخانە قوتابیەکانن لە ناو خۆیان بە شەڕاتن تۆ چۆن کۆنتترۆلیان دەکەیت وەڵا بەڕێنمایی و
ڕێنیشاندەریان دەبین چونکە ناکرێ ئەتوو کە ئەوان بەشەڕ هاتن و ئەتوش بە هەمان شێوە بە تونند و تیژی وان لە هۆری چیان بدێ چونکە دوزار تاکێکی خراپ لە کۆمەلگا بەرهەم دێنێت تاکە چی ڕق لە کۆمەلگا بەرهەم دێت نابی بۆ شێوازە مامەڵە لەگەر منداڵ بکرێت قەت ئەتو محاولت کردیان قەت هەوڵتدایە بەرپرسیارەتی بدەیە منداڵەکەت بەرپسیارەتی ئێستا مەسەرەن لە بۆ منداڵ تووسکە قورسە مەسەن ئێستا کچ ئەتو پێی بڵێ بچوو قاپی بشۆ و مەسەن ماڵی پاکەوە لە بۆی قورسە بەڵام دەکرێ پێی بری تەمەشا وچی داک تەمەشای داکت بکە ئەجە بەرەبەرە ئەویش بە هەمان شێوە فێر چونکە لە خارج و لە وڵاتە ئەوروپیەکان دەرێ منداڵ هەتا هەژدە ساری نابێ هیچ ئیشێک بکە لە دوای هەژدە ساڵیەوە ئەنجا دەبێت ئیش بکە و مافی ئیشکردنیە باشە مامۆستا عنی شتی بەسیت حیاتم ینی پێبری ئەو جامەی بستڕەوە ئەو سەرمەخسەلی ئەمە لەگەرتم لەو شتە بەسیتانەوە دەست پێ بکە ئێجا شتە قورسەکانی کە بکە لە بەرنامەتە شتی قورسی لۆ بنێری تا تەمەنی گەورەتر بێت تا فام بکە ئەجا شکێ پێ بکە مەسەلەن منداڵ ئەگەر ئەتوو زۆر بەرپرسیارەتیت نەدایە مەسەلەن خواردنیت بەدەوی وە کرد و خۆندرت لە پێ کرد و یعنی زۆر هەموو شتێک سەرەتاییەکان ئەتووەت کرد ئەو وەختی ئەو منداڵە دروست نابیتن ئەو وەختی پێراویشی لە مەکتەبێت لە بەربیتەوە تەمەشعولاوە لای دەکا چاوەڕێ دەکایە گۆچی بابی خۆنڕەکەی لە پێکە ئەحتیمال لەسەر نمونەی قسەکەی جەنابەت ئەمان ئەو کچەم لە پۆلی 1 و 2 لە خۆم پێرام لە پێ دەکرد بەڵام پێی دەڵێم لەمە دووە کە بووە 3 و 4 لە خۆی پێراوی لە پێ بکە لۆ خۆی جچی لەبەر بکە هەنی ئەتیما بکاتە سەرخۆی یعنی ئەوەش ناکرێ مەسەرەن هەمداکەکە یا بابەکە جلچی بگۆڕی یا پێراوی لە پێ بکە چۆنی کارین باشم پۆلی چەندی کارین پۆلی سێمە باشە کارین ئەگەر لە مەکتەبێ مەسەلەن جامتایەکەت پسا یان قۆنڕەکەت لە پێ بۆ وەستەکەی ئەوە بداک و بابت لەوێن دەرنی ناتوستەکەی بە مامۆستا جەرم ئافرم ئادی ئەگە پێلاوەکەت لەبەر بووە لە خۆم داک و بابت لەوێنینەوە نیە ئادەی بە خۆت احتیمال لەسەر خۆت بکەیت باشە کارین ئەدی ئەگە نەخۆشکەتی وەڵڵە بە مامۆستا جەرم چیەوە باشە کارین مەسەلەن ئێستا ئەگەر برادەرەکەت برسی بوو ئەتوش لە فەد لە دەست بوو چ دەکەی لەگەری دەکەمە نیوە دەوست ئەوە تەواو پرسیارەکانی ئەگەر یاریەکت لەلا بوو مناڵەکانی هیچیان لەلا نەبوو تۆ چی دەکەی هەمویان پێک دەکەم کارین جان گۆدانێکی مناڵانمان بۆ بڵێ دەبرێکە چێ دەبرێدەی سێوەچی بەزەوەی دەزانم ترشە شیرنەوە هەرزانە نا ئێستا دەیرم پەپلەیجان و پەپلەیجان ئێسکسووکی بەڵ نەخشە تۆکەی هاتی بۆ لامان بەخێر هاتی سەرچامان چاوەڕێ من زۆر بەگوڵ بیرمان دەکردی بەڵ لێرە زۆرە دار و گوڵ بفرارەم چڵ بۆ ئەم چڵ زۆر سپاس مامۆستا بەڕاستی ئەوڕۆ زۆر خۆشحاڵ بووین بەڕاستی لەگەر ئەو عائیلە جوانەی ئەوجا جەنابتان داوەتی منە لە ماسیشکار لە هەولێر زۆر سپاسش لە بۆ ئێوە ئەرکوماندی بوونتان کێشە ئیشاڵڵا ئەگەر دەرفەتێکی شەبی ئێمە دەتوانین بین و دام بۆی دادنێم کولێرە ئیشی من نییە کولێرە ئیشی کۆییەکانە کولێرە بەڕوونی کۆیە وەڵە بەڵێ خۆشەویستان وازمان لە کۆرانەکانی کۆینە ئێستا هاتینە ناوەندی خێسەری ئێستا چاومان دەکەی بۆ عائیلە چۆنن ئەحواڵتان باشن کابیمە ناوەندتان مامۆستا ناوی جەنابەت نام حسێنە کاک حوسێن ئەوە عائیلەی چوونەوە ئێستا لە بەرنامەی دامپێدانان لە کەناڵی دیمەن لەگەڵتانین بەرنامەکەمان باز لە پەروەردەکردنی منداڵی دەکاتن یعنی دەمانوێتن جەنابەت قەت وەتکردیە ڕۆژێک لە ڕۆژان منداڵی بترسێنی ئەمن نەوەڵە ئیشاڵا لە ئەوجودی مەدانیە منداڵ بترسێنین منداڵ دەبێ کاغەزی سپیە دەبێ چۆن ڕای بێنی ئاوە
گەورەش بە هەمان شێوە دەڕوا دەبێ بە هەموو شێوەیەک ئەمە ئاگامە لە منداڵ بێ لە کوردستان لە هەر شوێنێکی دنیا دەبێ بەڕاستی منداڵ پەروەردەی جوان بێت هەم لە هەڵسوکەوت هەم لەگەڵ گەورە و گچکەی لە مەکتەب لە قوتابخانە پێویستە بەڕاستی منداڵان داواشم هەیە لە دایک و بابان موبایل و ئایپات و کۆمەڵێشت هەیە لێرە ئێستا بەڕاستی منداڵی خەرا کردووە نووسن و خەوی نەماوە مامۆستا دەمێتم بچمە لای خێزانەکەت یعنی باشترین پەروەردە لە بۆ منداڵی چییە؟ وەڵا باشترین پەروەردە ئەوەیە دەبێت نسحەتی کەی ڕێوشتی پێشاندەی باشە ئەدی ئەو شتە خراپانە چێکە تووشی منداڵی بووە ئەو شتە خراپە ئەوەیە شەوانە نانون هەر دەست لە موبایلی وەردەدەن نازان بەرنامەی پۆ بزی و ئەو شتانە دەکەن و باشە ئەدی ئەگە منداڵەکەت ڕۆژێک لە ڕۆژان هەڵی کرد غەڵەتەی کرد یعنی چی دەکەی بەرامبەری لێ دەدەی سزای دەدەی بە قسەی خۆش لەگەری دەچەدوێ ئەوەی تو وەڵای ئەوەی من بڵێ پێشتر تووڕە دەبووم بەڵام ئێستا نا نا پێشتر ئەگەر غەڵەتێکی دەکرد نازان بۆ خۆشم هەراوە بڵێ لەوانەیە خۆم لە تووڕە کرابێ ئەمیش ئاوا فێر بوو بم بەڵام ئێستا نا یعنی ئەو پەروەردەیە لە منداڵی توش هەبووە ینی ئەو خۆ تووڕەکردن و ئەوەیە هەبووە بەڵام تو دەبی تەنفیزی نەکەی تو دەبی بیگۆڕی باڵە دەبێ بیگۆڕی بە قسەی خۆشەرەوەڵە باشە ئێستا مەسەلەن ئەتو لە ماڵی ئەو پێڵاوی لە پێ دەکەی وانە هەموو ڕۆژێ غەڵەتە وانە ئەدی ئەگەر لە مەکتەبێ و پێڵاوی لەبەر بیتەوە هەر چاوەڕێ دەکاتن داچیان بابێ و پێڵا من ئێستا پێم خۆشە منداڵەکەم هەموو شتێک بۆ خۆی بزانێ هەموو شتێک وەرە پێش ئەمن دەمێتن یەک دوو سوال ناوت چییە؟ فریات ئەوی فریات وای گیان فریات دەمی دەناسی؟ چێمە من؟ ئەتون ئەوەی کورە دەبرێ کورە دەبرێ باشە فریات مەسەلەن ئێستا لە مەکتەبێ جاروەیە لە مەکتەبێ مەسەلەن ئەگەر برادەرەکەت برسی بێ توش لە فەت لە دەستی بی چ دەکەی؟ دەبێ یارمەتی بدەی بیدەی ئافرین وڵڵی منەوە ئەخرم نەو بە منداری باشە مەسەلەن ئەدی ئەگەر مەسەلەن لە عابەکە هەبی لە عابە ئەو لە عابەیە مەسەلەن بەتەنێ گەمەی پێ دەکەیان لەگە منداڵەکان پێکەوە گەمەی پێ دەکەن پێکەوە کورە دەوست ڕاستیل نییە هیچ ئەوە پەروەردەکەی جوان زۆر سەویە بەڵێ ئەرە وەڵڵا پێ خۆشەتی هەی بێتی بیدا بە برادەر و باشە لە کۆتاییدا ئەمە زۆر سپاسان دەکەین زۆر خۆشحاڵ بووینەوە بۆ بەرنامە جوانەی بۆی لە کتە و کاتەدا ئێستا زۆر پێویستەوە بۆ هەموو منداڵەکانی کول بوونەوە جەنابتان لە ماسی شکار لە هەولێر داوەتی مەنا ئێوارە خوانێکی جوان بەڕێ دەکەن زۆر سپاسان دەکەن دەستان خۆش بێت سەلامەت وی دەست خۆش بەخێر زۆر سپاس لە شاری کۆی خۆشەوی چەند خەڵکەک ماندوان باسییان کرد لە پەروەردەی منداڵی هیوادارم هەمووتان منداڵەکانتان بە جوانی پەروەردە بکەن با منداڵەکی جوان دەرچی چاوەکەم با منداڵەکی ڕێک و پێک دەرچی چاوەکەم با منداڵەکی مؤدەب دەرچی عەزیزم محەممەد نەجات کۆیە 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 لە شاری کۆی خۆشەوی چەند خەڵکەک ماندوان باسییان کرد لە پەروەردەکردنی منداڵ لە شاری کۆیە عادەتەخێنی لە شاری کۆیە چەند خەڵکێک ماندوان باسییان لە پەروەردەکردنی منداڵ کرد بەڕاستی